سڵاو لە خۆشەویستان و لایەنگران و ئازیزانی خۆمان ئەمجارەش خودایی گەورە تەمەنی داهاتینەوە خزمەت ئازیزانمان لەگەڵ عەدای فەرمان شەکرە گوڵ بە شەکرە گوڵ ئەوازەش نوێ وەک هەموو کاتێ بەشتی تازە دەینەوە خزمەت خۆشەویستانمان وەک هەموو کاتێ ئەوەش کاک سۆرانی عەزیزە کاک سیروان دزەی عەزیز شاهین جومعە شاهین هەینی بڕۆن زانیارانۆ کاپیتانۆ مالیکانۆ ئارتانۆ کاک محەممەدی دزەی خۆشەویستنەوە دزەیانە سۆرەی بابای سعد أدمية بابا كاك أحمد زي خوشويس رزمانية سپاس دەکەم ژیان بۆ من ئەرخەم بوو هیچ خۆشی ناتەڕێم دەستەم هەمووی برینە لەسەرا تا بەری پێم هیلاک و بێتاقەتم تەنها بۆ مردن نەشێم خەم بەرنادا بەرۆکم نازانم چیە وێرم هەر ڕۆژە و بازارێک وردە وردە ڕوخێم چێتە منم لێ یەکڕێ با مردنی بدا پێم چێتە منم لێ یەکڕێ با مردنی بدا پێم ئەو ڕۆژەی کە من نەمرم فرمێسکم بۆ مەڕێژن جەستەم پارچە پارچەکەن پارچەی لە شوێنێ بنێژن ناکرێ ئەو بێدبەختیم هەمووی لە گۆڕێک نێژن ناکرێ ئەو هەموو بەدبەختیم لێ گۆڕدا بنێژن ناکرێ شەکرە گۆ بە شەکرە گۆ خوا گەربینی لایەک مامۆ بکە کاکە فەرمان تۆی زۆر خۆشە سوتا لۆمەم مەکەن دۆستانم هیوا خوازم بۆ مردن من بەم هەموو تاڵیەوە ئەستەمە ژیان کردن ئەو پەڕی بێزاریما پەنا بۆ مەرگ بردن باڵای خەم و ئازارم وەک بەرزی چیاوگردن بەڕووی ژیان چاوداخەم بەستە تەمەشاکردن قوربانی ئەو دۆستانم بۆ پەڕینەوەم پردن قوربانی ئەو دۆستانم بۆ پەڕینەوەم پردن ئەو ڕۆژەی کە من دەمرم فرمێسکم بۆ مەڕێژن جەستەم پارچە پارچەکەن پارچەی لە شوێنێ بنێژن ناکرێ ئەو بەدبەختیم لێ گۆڕدا بنێژن ناکرێ ئەو هەموو ئازارم لێ گۆڕدا بنێژن میران و ئیرانەکە دووبارە شەکرە بۆ گەیلانی دزایی کاکە ئاوارە حەساری خۆشەویست ئەو خۆشەویستانە ئەو ئازیزانە شادی پشتی تێکردوم تۆراوە خەندەی لێوم لە ناخەوە وێرانم پڕازار و پەشێوم دیس پێ وەرێشک نابەم ئازارمی پێ بپێوم لە هەرچی خۆشی هەیە من نەنووسراوە نێوم مەحاڵە جارێکی تر خەندە بێتەوە لێوم تاوانم چی بێ خودا ئادەم نیم دوور لە سێوم تاوانم چیە خودا ئادەم نیم دوور لە سێ ئەو ڕۆژەی کە من دەمرم فرمێسکم بۆ مەڕێژن جەستەم پارچە پارچەکەن پارچەی لە شوێنێ بنێژن ناکرێ ئەو هەموو خەمەم لێ گۆڕدا بنێژن ناکرێ ئەو هەموو خەمەم لێ گۆڕدا بنێژن مەمنێژن تا دۆستم بێ یادەی ڕۆڵا ڕۆڵەی ساویری هەزار ڕەحمەت لە گۆ هاوانزانیان ئەی
هاوار زانیار چۆنی گوڵم ئەگەیلانی نزایی وتم ما فەرمان لە شوێی گوتی لە ماڵ ڕەحەکەم کەسم نەخۆزگەیەک هاتە دی نانجامێ گەشتە سەر هیوایەک نەهاتە دی دڵم پڕ بووە لە کەسەر ڕێی مردنم نیشاندان با لە ژیانم بچمە دەر ڕادەستی خەمم مەکە هەر ڕێگەی گرمە بەر چارە نووسم لێ دیارە لەو سەر هەتاکو ئەو سەر هەمووی تاڵ و زووخاوە ئەو ڕێیانە گرمە بەر هەمووی تاڵی و زووخاوە ئەو ڕێیانە گرمە ئەو ڕۆژەی کە من دەمرم فرمێسکم بۆ مڕێژن جەستە پارچە پارچەکەن پارچەی لە شوێنێ بنێژن ناکرێ ئەو هەموو خەمەم لێ گۆڕدا بنێژن ناکرێ ئەو هەموو خەمەم لێ گۆڕدا بنێژن بەمردنم دڵخۆش بن بۆ مەکەن شین و گریا چیرۆکی ژیانی من هەر هەمووی خۆزگە و بریان هیچ گومانێکم نییە بەمردن نەگەم بە ژیان ناخۆشی و خەمەکانم وەک هی ئێوە نین جیهان دڵ و هەناسەی گرتوم وەکو قورسایی چیان لەسەر چێنم بنووسن قوربانی دەستی ژیان لەسەر چێنم بنووسن قوربانی دەستی مردم 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 ئەو ڕۆژەی کە من دەمرم فرمێسکم بۆ مەڕێژن جەستەم پارچە پارچەکەن پارچەی لە گۆڕە بنێژن ناکرێ ئەو هەموو خەمەم لێ گۆڕدا بنێژن ناکرێ ئەو هەموو خەمەم سۆرە ئەوە ژیانیان ژانە گوتم بە کوشتم نەدەی کاکە